بەناوی خوای بەخشندەی میهرەبان هاوڵاتیانی بەڕێز و ئازیز سەرجەم چین و توێژەکان من مشوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریم نووسەر و بانخوازی ئیسلامی و پێشمەرگەی دێرینم بەشداریم لە ڕزگارکردنی کوردستاندا کردووە خاوەنی ئەزمونێکی زۆری سیاسی و ئیداری و دیبلۆماسیم لە لستی کۆمەڵ ژمارە 147 کاندیدم لە بازنەی هەولێر ژمارە 2 داوا لە بەڕێزتان دەکەم دەنگم پێ بدەن زۆر سپاستان دەکەم بە پشتیوانی خوا پاشان بە دەنجی بەڕێزتان یاسای چاک دەردەکەین ڕێگری لە یاسای خراپ و ناشەرعی دەکەم بەرگری لە دین و ئیمان و ئەخلاق و مافی ڕەوای هەمووان دەکەین بە یاسا بودجەیەکی وا پەسەند دەکەین کە هەمووان لێی بەهرەمەند بن بە کردار متابعەیەکی جددی و توندی حکوومەت دەکەین بۆ نەهێشتنی زوڵم و زۆرداری و خراپەکاری و بێکاری بە دروشمی یاسای چاک حکمڕانی دادگەری ژیانی خۆش پەرلەمان بەرەو سەربەخۆیی و دەستوری دەبین ڕابردوومان شایەتە لەسەر داهاتوومان.